بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام خۆم بە خۆشحاڵ ئەزانم لاڵقەیەکی نوێی بەرنامەی خزمەت بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە ماڵقەیەدا میوانداری هەریەک لە بەڕێزان فەیسەڵ ئیبراهیم سەرۆکی فراکسیۆنی خزمەت لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی، هەروەها میدیا شێخ ئەحمەد ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە فراکسیۆنی خزمەت لە پشتی کۆمەڵی ئیسلامیمان کردووە. زۆر بەخێر بێن، سواز بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی خزمەت. ئێمە لە ئەڵلقەکانی ڕابردووی بەرنامەی خزمەتە لەگەڵ ئەو برابەڕێزانەی کە لە پۆستە با بڵێن جێبەجێکاریەکانە بوون، تەنفیزیەکانە بوون، دیدار و چاوپێکەوتنمان کردو بزانین چیان کردو لە ماوەی ئەو ساڵی ئەو دوو ساڵی کە دەست بەکار بوون. بێگومان لەو کاتی کە فراکسیۆنی خزمەت لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە دوای یەکگرتنی هەردوو فراکسیۆنی کۆمەڵ و یەکگرت و یاعلانکراوە کۆمەڵێک ئیش و کار و چالاکیتان کردووە و لە چوار ئەندام پێگاتون کۆی فراکسیۆنەکە کە دوانی ئێستا ئێوە بەڕێز لە پشکی کۆمەڵی ئیسلامی. کاک فەیسەڵ لە جەناب تۆ دەست پێکەم وەکو سەرۆکی فراکسیۆن، با لەو پرسیارەوە دەست پێ بکەین، گرنگی ڕۆڵ پێگەی ئەنجومەن چییە لە شارێکی وەکو سلێمانی یان بەعام لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و عێراق؟ ئەم ئەنجومەنانە چی ئەکەن بۆ هاوڵاتیان؟ گرنگیان چییە؟ و ئەگەر ئەم ئەنجومەنانە نەبن ئیشوکاری هاوڵاتیان لە شارەکانە چی دەدێت؟ بسم الله الرحمن الرحیم. زۆر سپاس بۆ جەنابتان، دەستخۆشتان لێکن بۆ بەرنامەکانتان من هەڵەکانی پێشوم بینیوە بەڕاستی خزمەتێکی باش بە و بەڕێزانە ئەکەن. سەرەتا دیارە ئێمە بێ بزانین من یەک دوو خاڵ هەیە کە ئەبێ پێشوەخت پێشوەی کە بچین سەر بابەتەکانەوەی کە ئێمە چیمان کۆیە ئەنجومەن چیە بێ ڕوونکردنەوەی لە سەردەین یەکەم. پێش هەموو شتێ ئێمە پێویستە بزانین کە فراکسیۆنەکەی ئێمە فراکسیۆنێکی هاوبەشە لە دوو فراکسیۆن کە یەکی گرتووە. بەڕاستی ئێمە خۆی بۆ خۆی ئەرکێکی گرنگ بۆ کە ئێمە بتوانین لەسەر ئەو تەوەرە ئیش بکەین ئەوەی کە پەیوەندی ناو خۆمان پەیوەندیەکی ساغ و سەلامەت و بتە و وابێ بتوانین تەبەنیشتی تری لەسەر بکەین. چکە بەتەکید هەر خانوێک بناخی بتە و نەبێ بە دڵنیاییەوە کە شتەکانی کەشی بە قوت بێ هیچی لەسەر بینا ناکرێت. دوو ئەنجومەنەکان ئێمە پێویستە کە بینەرانی بەڕێز و خۆشەویست و جەنابیشتان ئەوە بزان کە ئەنجومەنەکان ئەنجومەنی ئێمەیە، ئەنجومەنی پارێزگاکان ئەنجومەنێکی چاودێری و بە دوواداچوونن نەک ئەنجومەنێکی خزمەتگوزاری، چونکە ئەوەی کە خەڵک ئینتیزاری لە ئێمە هەیە وەکو بۆ دەنگدەرانی ئێمە یا دەنگدەرانی فراکسیۆنەکانی تر ئەوەیە کە تۆ بە داواکاریەکانی بەدواداچوونی بۆ بکەی پرۆژەکان پرۆژەی بۆ بکەی خزمەتگوزاری پێ بکەی گۆڕانکاری بکەی، بەڕاستیمانە هیچیان لە دەسەڵاتی ئەنجومەن و لە کاری ئەنجومەنانین، بەڵکو ئەنجومەن ناتوانێت شتی هیچ فراکسیۆنێک ناتوانێت شتی لەو بابەتە بکات، چونکە بێ شتەکان گشتگیر بن. ئێمە هەوڵ دەین کە هەنگاوەکانی حکوومەت ساغ ڕێک بکرێتەوە بۆی کە بتوانێت سەرنجام خزمەتێکی گشتی بکە لە کۆی ئەو خزمەتە گشتی دەنگدەرانی ئێمەش بەدڵنیایی سوودمەند دەبن. جاکەواتە ئەم بەرگرانیە بوو بۆ سەربوجێ هەرێمی کوردستان کە پەرلەمان هەبێ بەشێک لەو ئیشی ئێوە کە بە دوواداچوونە ئەیکات، ئێوە بەداداچوون بۆ چیەکەن؟ ئێمە دیارە ئەم فکرەی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراقات لە دوای پرۆسی یا بڵێن ئازادکردنی عێراق یا داگیرکردنی عێراق بە هەردوو اعتیبارەکە لە دوای 2023 ئمە پرۆسەیە کە دیارە لە ئەمریکیەکان هێناویانتە هەرێمی هێناوێتە عێراق بەگشتی و هەرێمی کوردستانیش بۆ اعتیباری کە بەشێکە لە عێراق ئەوە کاتۆ حکوومەتی محلی پێوتیا حکوومەتی خۆجیی پارێزگاکان بە شێوەیە لە شێوەکان. دیارە هەرێمی کوردستان لە مەشە خصوصیەتی خۆی هەبوو بۆ ئەوەی کە ماوەی 9 ساڵیان هێڵا ئەو یاسا کارا ببێت، چونکە ئەنجومەنی پێشوونیان توانێت هیچ یاسایەکیانە بۆ کاری لەسەر بکەن. ئەمە بەو اعتیباری کە ئەو مەسەلە عەرەبیە ئەهلومەکەتی ئەدرابی شیعابیە مەسەڵەن ئەنجومەنی خۆجیی پارێزگاکە شارەزاترە بە خزمەتگوزاری لە پارێزگاکە، ئەو کاتە بێ کاری حکوومەتی سەنتەر یا مەرکەز جیا بکرێتەوە لە حکوومەتە خۆجییەکە. بەڵام بەداخەوە من دەتوانم بڵێم ئەمە هەم هەنگاوێکی تازەیە بە نسبەت عێراق و هەرێمی کوردستان و بەتایبەتیتر بە نسبەت هەرێمی کوردستان، بۆی ئەم هەنگاوت هەر بە لەقیماوەتەوە بە هیچ شێوەیەک تا ئێستا نەیتوانێت جێگەی ئەساسی خۆی بگرێ. ئێمە یاسایەکمانێکا لەسەر یاسای ژمارە 3 ساڵی 2009 کە پەرلەمانی کوردستان دەریکردەوە، پێویستە ئەوەش بینەرانی بەڕێز بەرچاویان ڕوون بێ لەسەری کە ئەمە لە هەڵێنجراوی یاسای ژمارە 20 پارێزگاکانی عێراقا زۆربەی ئەو دەسەڵاتانی کە پەرلەمانی کوردستان ممارسەیەەکە لە عێراق و لە پارێزەکانی تری عێراق لە پارێزەکان جێبەجێکرێت، بەڵام هەرێمی کوردستان کەوتوتە بینی
دوو واقعی یەکەم هەرێمێکی هەبوو کە لە عێراق ئەم جۆرە حکمڕانیە نیە دوو ئەگەر حکمی پارێزەکانی شەبێت چونکە ئەوەی کە هەرێم ئەیکا جۆرێکە لە حکمی پارێزەکان بەدەسەڵاتێکی فراوانتر و گەورەتر ئەگەر ئەم دوانە هەرتویان لە یەک بدرێ بە تەکید ئەبوو ئەوەی ئەنجومەنەکان تۆزێک بگوشرێ لە بەروی بەشی سەرۆشی بکۆڵی فلتەرێکی تر بکرێ بە دڵنیایی ئەوە وای کردوە کە یاساکە یاسایەکی لەوانەیە بۆ 2009 یاسایەکی تا حدێک گونجاو بوو بەڵام بۆ ئێستا یاسایەکی زۆر قسەکان لەوەیە خۆی بینێتەوە کابێ ئەنجومەنەکان ضرورن لە پارێزگاکانە هەبن یان پێویستن وەکو پرۆسەی سیاسی ئەنجومەنەکان زۆر ضرورن کە هەبێ بەڵام بە مەرجێک یعنی ئەمە مەرجی ئەساسی بوونی ئەنجومەنەکانی یەکەم ئەوەی کە لە یاساکە هەیە ئەو دەسەڵاتانیان بۆ دابەزێنرێن و بدرێتێ بەڵام بە چاوپۆشین و بە تێبینیکردنی ئەم وەزع تایبەتی هەرێمی کوردستان لەم زروف و زەرفە تایبەتی ئێسا من بەڕاستی لە ئێسا هیچ ضرورەتێکی ئەنجومەنەکان بەگرنگ نبینم لە ئێسا چونکە غێری شتێکی زیاتر هیچی تر نیە چونکە ئەو نێتی سەڵاتەکان لە ناوەندۆ ئاراستە ئەکرێن ئێمە بۆ نمونە زۆر جار لەگەڵ وەزارەتەکان تێئیگیرین زۆر جار لەگەڵ بەڕێوەبەرە گشتەکان چونکە بەڕێوەبەرە گشتەکانیش ئەکەونە بینی دوو بەرداشتی ئەنجومەنەکان و یاساکانی ئەوەی لە بەردەست ئێمەیە و ئەو ڕێنمایی و بڕیار و ڕێنمایی و ڕاستپاردانی لە وەزارەتەکان و بەیانێت ئەمە جۆرێک لە ئەتوانم بڵێم جۆرێک لە سەرگردانی بۆ بەڕێوەبەرە گشتەکان و بارگرانیش بۆ بووجە و من هەر بەو تعبیری ئەڵێم لەم زروفە خاص و تایبەتی هەرێمی کوردستانە ئەنجومەنەکان من بە هیچ حاڵتێک بە ضروری نابین. زۆر باشە حمیدیا خان وەک ئاشکرایە باسیشمان کرد فراکسیۆنی خزمەت لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە 4 ئەندام پێگاتون کە دوانیان لە پشکی کۆمەڵی ئیسلامیە دوانیشان لە پشکی یەکگرتووی ئیسلامیە لە دوو خوشک و لە دوو براش یەکسانن پێگاتون. بیرۆکەی یەخستنی ئەم دوو لیستە لە چیەوە هات و توانیوتانە چی پەیامێک بگەێنن بۆی کە دوو لیستی دوو کەسی دوولایانی جیاوازتان کرد بە فراکسیۆنێک. طبعا بە خێراتنتانەکەم سەرەتا دەستخۆشکەری بە جەناب بۆ ئوستافە جوانەی کە لەگەڵتایە طبعا ئێمە وەکو ئەندامانی ئەنجومەن کە ئەنجومەن دامەزرا و دەنگ هەریەکە لە فراکسیۆنەکان دەنگی خۆی هێناوە لیستەکان دەنگی خۆیان هێناوە ئێمەش کاتێکە ئەم بیرۆکەیە هاتە پێشەوە لە دوای ئەوەی کە هەڵبژاردنەکان کرا و دوای ئەوەی کە هەچ کەسە و زانی چەند کورسی هەیە کۆمەڵی ئیسلامی دوانی هەبوو یەکگرتووش دوانی هەبوو بە دانیشتن لەگەڵ مەکتەب سیاسی هەردوو لە ئەم بیرۆکەیان بە باشزانین چونکە بەڕاستی ئێمە تا ڕادەیەکی زۆری ژنا ئەو ڕادەیە بێکە مەزە زۆر دڵخۆشکرد بێ بەڵام تا ڕادەیەک نەجاحەتی هێناوە لەبەرەوەی ئێمە وەکو یەک تیم ئیشەکەین بە تایبەتی من لەگەڵ خەدیجە خانە یعنی بەڕاستی و ئەزانم هەر یەک حیزبین و یەک بیر و ڕامان هەیە ئەجا بۆ تێڕوانینی حیزبەکانی تریش بەڕاستی تێڕوانینێکی زۆر چاک و باشیان هەیە بۆ لیستی خزمەت و هەروەها ئێمە وەکو لیستی خزمەت بەڕاستی خزمەتێکی زۆر باشمان کردووە لە ئەنجومەنی پارێزگا هەروەکو چۆن بڵێن کاتێککە ئەنجومەن دانیشت و دانیشتنیان کرد ئەوایە ئەو بووە ئێمە یەکلا بووینایەتەوە بەلای گۆڕانەیە بووە یەکلا بووینایەتەوە بەلای زۆر باشە دێمە سەر ئەو پرسان دێمە سەر پرسی خزمەتکردنی هاوڵاتیانیش لە ڕێگەی لیژنەکانەوە من حەزەکەم بۆ بینەرانی پەیامی باسکەیت جەناب جگەلەوەی ئەندامی ئەنجومەنی بێگومان ئەنجومەن لە کۆمەڵە لیژنە پێگاتوە و کاری ئەساسی هەم ئەندامانی پەرلەمان و هەم ئەندامانی ئەنجومەنەکان لە لیژنەکانە زیاتر خۆی بینێتەوە جەناب لە چ لیژنەیەکە بەشداریت و لە کوام لەو لیژنانە بڕیاردەری جێگیری سەرۆکی و چیت کردووە لەم لیژنانە هاتە ئێستا؟ بەڵێ من وەکو میدیا لە چوار لیژنە لە لیژنەی تەندروستی و ژینگە جێگرم لە لیژنەی ناوخۆ ئەندامم لە لیژنەی شارەوانیەکان و گواستنەوە ئەندامم و هەروە لە لیژنەی پلان و پرۆژەکانیشە ئەندامم لە چوار لیژنەم تا ئێستا. زۆر باشە دێنەوە سەر ئەو کار و چالاکانی لە ماوەی ڕابردوودا کردوتانە بە درێژی باسەکەین. کاک فەیسەڵ سلێمانی بارودۆخێکی تایبەتی هەبوو بەوەی کە لیستێک کە لیستی گۆڕان بوو وەک ژمارە زۆری نەبوو بەڵام ئەوە بوو ینی پارێزگاری تەسلیم نائەکرا و بە جۆرێک لە جۆرەکان کۆمەڵ و یەکگرتوو نە ئەم کێشەیەیان ئەم پرسیان نەبووە گۆڕان یەکلایی کردەوە نەبوو یەکێتی نیشتیمانی کوردستان پێتان وایە شتێکی باشتان کرد نەتیجەیەکی باش ئێستاکە چۆنە لە ئاوەکە ئێستا ڕوون بۆتەوە ئێوە ئیشێکی باشتان کردیان هەندێک لەیتان لێکرا لەوەی کە بۆ خۆتان یەکلای ناکەنەوە هیچێک لەو لیستانە ناکەنە پارێزگار حەزەکەم لەسەرەوە قسەم بۆ بکەیت. وەڵا دیارە ئەو کاتانی کە
فعلەنەوەی کە جەناب باس کرد کە دیاربوو فراکسیۆنی گۆڕان کورسییان لە فراکسیۆنی نیشتمانی زیاتر بوو. بەڵام وەکو جەناب و تو ئێساوەکە ڕوون بۆتەوە کە ئێستا خەڵکە زانێت کە واقعبینی و دووربینی ئەو دوولایەنەی ئێمە چەند گرنگ بوو چەند ئەهمیەتی هەبوو بۆ پارێزگای سلێمانی و کوردستان بەگشتیش هەرێمی کوردستان بەگشتی چونکە ئەو کات بەفعلی هیچ لایەنێکیان نەیانتوانی بۆ حەڤە کورسی بێن بۆی کە بە پێی یاساکە بتوان خۆیان پارێزگادارن نیوە زائیدێکی نەبوو پێویستی بەوە کە هەبوو لایەنەکانێکە ئێمە لەسەر مەبدەیەک ئیشمانە کرد بەڕاستی ئەمە خاڵی ئەساسی مەبدەیی ئەمە بوتمانە پارێزگای سلێمانی تەحملی هەموو نەهامەتی و کێشە و گرفتێکەکە بەڵام تەحملی بەرێککەوتنی ئەم دوولایەنە ناکە سەرنجام ئەم دوولایەنش ئێستا خۆیان بۆ خۆیان ڕێککەوتنێکی کەیان هەیە کە ئیتیلافی مشتەرەک و فراکسیۆنی هاوبەش و یعنی ئێمە ساڵ و نیو پێش ئێستا پێشبینی ئەوەمانە کرد کە ئەمە خزمەت بە بارودۆخی ئەم پارێزگاکە دوو فراکسیۆنەکە ئێستا لە فراکسیۆنێکە یەکیان گرتووە ئەکرێ بڵین بەری ڕەنجی ئەو خۆ یەکلایی نەکردنەوەی یەگرت و کۆمەڵ بوو لە پارێزگای سلێمانی ئێمە ناتوانم بڵێم ئەوەی کە لەبەر ئەوە بۆ دیارە زروفە سیاسیەکان دوای گوڵان بەڵام گرنگ ئەوەیە کە ڕێگە صحیحەکە ئەوە بۆ کە ئێمە نەخشەمان بۆ ڕێژاوە یعنی ئەوە بۆ پارێزگای سلێمانی فەیسەڵ باسەکرا ئێوە زۆر تەمۆحی مادی و پۆست و ئەوانە بۆ هەر یەک لە کۆمەڵ و یەکگرتووە بۆ بە شێوازێکی گشتی بۆ فراکسیۆنی خزمەت کراوە ئەگەر بۆ نمونە بۆ گۆڕان ویان بۆ یەکێتی یەکلا ببنەوە ئەوە لەو ڕێژەی ئێستا هەتانە زیاتر قایمقام و بەڕێوەبەری ناحیە و بەڕێوەبەری گشتیتانە درێتێ ئەمە تا چەند ڕاست بوو ئێمە زۆر دیار لە من لەو کات لە وەفدی دانوستانکارەکانشە لە مەرحەلەیەکی هەبووم دیارە زۆر فشار تەنانەت فشاری ئەعلامی و تەسعیدی ئەعلامی و تەنانەت لەناو ئەنجومەنە لە ئاستی وکۆڵی باڵای ئەنجومەنەکەش ئێمە زۆر شت ئەوترا باس لەوە ئەکرا زۆر جار و کۆڵی هەم لایەنی ئەوەی کە ئەگەر بۆ لایەنێک ساغ بینەوە پۆستی گرنگتر و گەورەتر و چیترمان بدێتێ بەڵام ئێمە لەسەر ئەو مەبدەیە ئیشمان گوتمانە ئەگەر پارێزگاکە پشێوێ هیچ پۆستێک معنایەکی نامێت لە پارێزگاکەشە ئێمە ئاسایشی هاوڵاتیان مەقسۆتی پێشم هەموو بەرژەوەندەکانی حیزبی خۆمان ئەوەی کە لای ئێمە گرنگ بۆ تومانە سەرباری هەموو ئەو نەهامەتیانی ئەم پارێزگا کە ئێمە تایبەت بەم پارێزگا بووە بەڵام ئەم پارێزگا پێویستی بە جۆرێک لە ئارامی و ئاشتەوایی هەیە و من هەر بۆ تەئیدی قسەکەی خۆشم زۆربەی ئەندامانی ئەو دوو فراکسیۆنە ینی ڕوبەڕوو بە خۆمان ئەڵێن ئێمە ئەو کاتێکە بووینلانی کە نیگەرانی زۆر گەورەمانە بۆ لە هەڵوێستەکانی ئێوە بەڵام بەڕاستی بە واقعی تێگەشتین کە ئێوە واقعبینی و دنیابینی و دووربینی ئێوە زۆر گونجاوتر و واقعیتر و چاکتر بوو فعلەن ئێمە نەمان پێکا بوو بڕارەکە ئێوە بڕارێکی صحیح بوو زۆر باش میدیاخان بێگومان هەموو حیزبێکی سیاسی کاتێک چێتە پرۆسی هەڵبژاردنەوە بۆ هەر یەکێک لە ئەنجومەنەکانیان بۆ پەرلەمان بێ کۆمەڵێک بەڵێنەیە بە هاوڵاتیان بە دەنگدەرانی خۆی ئەگەر دەنگم پێ بدەن ئەمەتان بۆکەم جا ئەم بەڵێنانە لەسەر دوو ئاستن لەسەر دوو تەوەرن ئاستێکیان وەکو حیزب وەکو فراکسیۆنەکە لیستەکە کۆمەڵێک بەڵێنەدا و ئەشمان بینی ئەندامی ئەوانەی کە کاندید بوون بۆ ئەندامی ئەنجومەنی پارێزگا بۆنە جەنابەت کاک فەیسەڵ ئەو خوشک و برایتر کە دەرنەچوون کۆمەڵێک بەڵێنیاندا ئێوە چیتان کردو لە ماوەی ڕابردوودا بۆ ئەو بەڵێنانی هەم خۆتان داوتانە هەم حیزبەکەتان بە هاوڵاتیان و دەنگدەرانی پارێزگای سلێمانیداوە تا چەندێکتان لێ جێبەجێ کردووە ئەوەی جێبەجێتان کردووە چییە ئەوەی جێبەجێتان نەکردووە هۆکاری چی بووە بەڵێ طبعا هەموو کەسێکە چێتە پرۆسەی هەڵبژاردنەوە بێ بە کاندیدی حیزبێک پەیامی خۆی هەیە ئەو پەیامی خۆی ئەگەیەنێ ئەجا هەروەها وعد و بەڵێنی هەیە بۆ ئەو خەڵکە من وعدی خۆم ئەوە بووە کە پارێزگایەکی پڕ خزمەت گوزاری بۆ هەموو چینی توێژەکان فراهەم کەم بەڵام کاک فەیسەڵ ئەوڵە باسی لەوە کرد کە دابینکردنی خزمەت گوزاری ئیشی ئێوە نییە خۆی بالفعل ڕاستە بە دوواداچوونەکە مەبەستێت چۆن ینی چۆن ئەم چەمکە بەسیتۆ بە ئێستی ئیشەکەی خۆتانەوە کە تۆ بەڵێنت داوە کە پارێزگایەکی پڕ خزمەت گوزاری پێشکەش بە هاوڵاتیان بکەیت طبعا هەروەکو لە پێشەوە بۆ جەنابەت باسم کرد من لە چوار لیژنەکەش هەمووی هەر خزمەت گوزاریات بەناو خۆشەوە چونکە بەڕاستی تۆ ئەگەر بێت و شارەوانێکی مەزبوطت نەبێ کە ڕێگەوبان و هاتوچۆ و گواستنەوە بۆ مەزبوط نەکە بەڕاستی بەدواداچوون بۆ ئیشوکارەکانی شارەوانی بەدواداچوونەکەین بۆ هەموو ئیشوکارانە ئێمە لە دوورتان نزیک ئەوانەی کە هاوڵاتیەتە لامان ئێمە ئیشی شارەوانەکان یعنی جاری وا هەیە بە هەل لە عینەن ئەو دقیقە کتابەکە نووسراوەکەیەتە لامان ئێمە بە تەلەفۆن جێبەجێەکەین و هینەکەین بەڵام تۆ بێتە سەر کەواتە ئیشتان لەبەر ئەڕوا لەگەڵ بەڕێوەبەرایەتێکی شتەکانی سلێمانیە تقریبا تا ڕادەیە من هەتا ئێستا وەکو خۆم هەج ئیشێکم کردبێ ڕۆشتووە بەڵام جاری باشەیە ناڕوە چونکە تۆ بۆ لەمپەرێ بۆ دروستەکەن
وەروەکوتم ینی کافێسەڵش جەنابی فەرمووی ینی بەڕاستی ئەم ئەنجومەنانی پارێزگانە جاریوە زیادن چکە تۆ بۆ کە لەمپەرێ بۆ دروستکەن کێشەی سیاسی بۆ دروستکەن هیچ خزمەتێکن نەکەن بۆ ئەوەی تۆ خزمەتی خەڵک زیاتر بکەیتەوە هیچ بودجەیەک بۆ دابین نەکەن کەواتە تۆ ئەندامی ئەنجومەن ئەمە ئیتر هیچ معنایەکی نامێنێ بەڕاستی ئێمە ئێستا لەم وەزع و زروفەی ئێستا ینی دەبوو بە پرسیارەکە بە شێوازێکی ترکەم ئەو بەڵێنانی لەسەر ئاستی تاکە کەسی و لەسەر ئاستی حیزب داوتانە بە هاوڵاتیان و دەنگدەران ئەوەی کە تا ئێساگەر لێتان جێبەجێ نەکرد بێ کەم تەرخەمی خۆتانە فعلەن ینی حەزەکەم بە ڕوونی پێم بڵێن یان لەمپەرە قانونی و سیاسی و دارایەکانە لە بەردەمتانە بەڵێ تەمان تۆ بڵێتونەڵێت ئیش هەرە ئەو کەسی کەیەتە ئەم ئەنجومەنەوە ینی کەم تا زۆر حەزی لە ئیشەکانی خۆیەتی بەڵام تۆ وەکوتم لەمپەرێ بۆ دروستەکەن کێشی سیاسی بۆ دروستەکەن جاری وا هەیە اینجا ئێستا بەهۆی ئەم قەیرانی داراییەوە ینی ناتوانانی بەسیترین شت ینی کەیەتە لات جێبەجێکی بۆ لەبە یا بە دوواداچوونی بۆکەی بۆ لەبەرەوەی تۆ سیارەت نییە لە ئەنجومەنە ئەڵێ بەنزین نییە سایقت نییە حیمایەت نییە هاتوچۆت نییە ئەبێ هەموو شتێک بگەڕێتەوە بۆ خودی خۆت لەبەرەوە کە تۆش ئەمانەت لەبەردەسانە بوو چکە بۆ هەموو شت ینی شتێکی هین هەیە ئەڵێ پارەی زۆر خزمەتی زۆر چۆن ئێوە ئەنجومەن ئۆتۆمبیلی تایبەتی خۆتان بۆ دابین نەکراوە پاسەوانتان بۆ دابین نەکراوە بودجە و منحەیەکتان لەبەردەستانیە بووی کاروبارەکانتان بەڕێکەکان چۆن هاوڵاتیان ینی ئەم پەیامیان پێوگا کە ئێوە فعلەن ئەم شتانەتان لەبەردەست نییە چونکە ئێستا میدیاخان لێت ناشارمانە خەڵکێکە بێ بڵێ کاکەمە دەنگمان بمانەیە ئێستا هەموو خەریکی کۆکردنەوەی ئیمتیازاتن بۆ خۆیان طبعا ئیمتیازاتی چی من هەتا ئێستا لەگەڵ ئەم برا بەڕێزدا ئەوە نزیکەی 2 ساڵ و شتێکە ئێمە لێرێن یەک ئیمتیازاتمان نەدیبی هەر بەسیترین شت بنزینە هەتا ئێستا کە وەجبەی پێش و بنزینیشیان بۆ دابین کراوە نەسەیار ئێمە بە ساری خۆمان ینی من ئەمە بەرچاوڕوونی ئێمە هاوڵاتیان و دەنگدەرانی خۆمان بەڕاستی هەتا ئێستا نە سیارەمان هەیە نە حیمایەمان هەیە نە سایقمان هەیە نە مەعاشێکی ئۆتۆمان هەیە بەڕاستی ئێمە لە سا هەفتامان لێ ئەشتێنن یعنی لە سا 30 مەعاشەکەی خۆمان وەرەگرین هەتا ئێستا یارمەتێکی ئەنجومەن نییە هەنی بودجەیەکی ئۆتۆنیە لە ئەنجومەنە کە پەیڕە و کرێ و سەرف کرێ لە ئەنجومەنە و بۆ ئەوەی بۆ سیارەکان ئەگەر من سیارەکەی خۆشم لە بە سیاری ئەنجومەن بەکاربێن من خۆم وەکو میدیا زۆربەی کات کە بچم بە دوواداچوون بۆ نەخۆشخانەکان یا بۆ شوێنێکی ژینگەی بکەم باوەڕت بێ بە سیاری خۆمەڕ دەست خۆش دێم وڵات چەند پرۆژەیەک چەند ئیشێکی گرنگ چەند کارێکی گرنگ لەو لیژانی باست کردوون ئەگەر بۆمان ئامادەکەی بزین چیت کردو بەڵام دوای ئەوەی کە هەندێک پرسیارم لە کاک فەیساڵ کرد میدیاخان بابەتێکی وروژان وتی لەمپەر لەناو لەمپەرەکانە باسی لەمپەری سیاسی کرد لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆمەڵێک حیزب لیست فراکسیۆن بەشدارن سەرەکی ترینیان پێنج لایەنەکەن و هەندێک لایەنی تر بەڕاست کاک فەیساڵ لەمپەری سیاسیتان لە بەردەما هەیە بۆی ئێوە ئیش و کاروبارەکانی خۆتان نەکەن و ئەو بەڵێنانەی داوتانە بە دەنگدەرانی خۆتان جێبەجێ نەکرێت وەڵا بە من لەسەرەوەی میدیاخان و بڵێن درێژە دە قسەکان بین ئێمە دیارە هەموو حیزبێکە ئەچێتە هەڵبژاردن بەرنامەی هەڵبژاردننی خۆی هەیە مەنەفێستۆیەکی هەیە و کۆمەڵی خاڵی تایە ڕاست لەوانەیە بۆ قایمقامێک ئەم خاڵانە بتوانێت جێبەجێ بکە بۆ ئێمە وەکو ئەنجومەن جێبەجێمان کرۆ بە شێوەیەکی تر چۆن ئێمە پەیڕەوێکمانەیە لە ئەنجومە من کە ئەندامی لیژنەی نووسینەوەی پەیڕەوی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بووم ڕەشنووسەکەی کە فترەیەکی زیاتر لە 3 مانگ پێوە خەریک بوون بۆ نووسینەوەی و ئەو کاتە ماوسەمادیژە لە مان فراکسیۆن ئەندامی لیژنەکە بوو ئێمە هاتوین ئەو خاڵانەی کە ئێمە کاتی خۆی لەو مەنەفێستۆ بۆ بە پێی لیژنەکان من تەوزیعمان کرۆ بەسەر لیژنەکانە بۆ نمونە ئێمە وتمانە لە کاروباری ئاینی ئەمە ئەگەین هەوڵماندا ئەو لیژنی کاروباری ئاینی ئەو خاڵی داوێت بۆ نمونە نووسرا لە شارەکانە ئەوواکەین ئەو خاڵ ماخسۆتە کاری شارەوانەکان ئەوەی لە بەرنامەی ئەوەی کە لە بەرنامە ئێمە هابۆ خستمانتە ناو پەیڕۆ پرۆگرام و کاری لیژنەکان بەڵام ئێمە ئەبێەوەمان لە بەرچاو بێ ئەم ئەنجومەنە ناتوانێت پارە سەرفکات چونکە هەر لە ئەسڵا پارە لە ئەنجومەنە نییە بەڵکو ئێمە لە حاڵەتی ئاساییە بەجیا لەم حاڵەتە سیاسی کە ئێستا تیاین ئەم حاڵەتەی هەرێمی کوردستان لە حاڵەتە بودجەیەکەی پێوترێ بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بودجەی کە پێوترێ بودجەی هەرێمی کوردستان کە بودجە ئەجێتە پارێزگا و ئەو بودجەی پیترۆدۆلارێک هەیەتە پارێزگا و ئەمانە لە ساڵی 2012 11 12 تا 13 بە نۆرمەڵ هاتوون یعنی لە ساڵی 2000 پارێت مەسەرەن ساڵی واه بووە منم لە جناوی پارێزگار بیستۆ کە ئێستاش ڕقەمەکانی لایە ساڵە بۆ 3 میلیارد دلار هاتووە ئەم پارێزگا بۆم پوجە و پەرەپێدان ئەوشتانە بەڵام ئێستا لە ئێمە 2014 کە هاتوین حەزەکەم هاوڵاتیانەوە بزان کە ئێمە بۆچی لیژنەکانیشیان پێ ناکرێت بۆ نمونە لە پرۆژەکانە ئێمە ساڵی 2014 بودجەی پەرەپێدانی پارێزگاکان
7 ملیار دلار دانراوە بۆ پارێزگای سلێمانی لەم 7 ملیار دلارە 8 ملیار دلاری لە هەولێر تۆماتیکەن حکوومەتی ناوەند کە ئەمە بەڕاستی پێچوانی هەموو یاسایەکە خستویان سەر مەعاشتیانە بۆ تەوزیعەکەین بۆ مەعاشی پارێزگا شتەکان باقیەکەی کە گەشتۆتە پارێزگا نەکۆکو پارە وەکو ڕقم وتراوە ئەوەنە ملیار دینار ڕقم بۆ پارێزگای سلێمانی لەگەڵیا کتابێکی وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە لەگەڵە کە ئەم پارە دابش ئەکرێ بۆ پرۆژە تەواو نەکراوەکانی 2010 و 11 12 بێ ئەوەی ئەنجومەن بتوانێت تەداخلی 1 دلار 1 دینار 1 شتی بکە بەڕاستی ئەمە دەسەڵات نیە چونکە ئێمە ئەگەر پارە لە بەرزانە بێت لە پرۆژە باتەوە کۆمەڵی خاڵی جوان و برێقەدار هەموو لە پەیڕەوەکە بنووسرێ ئەوەی کە وەکو ئەندامی ئەنجومەن کە ئێمە بیکەین ئێمە کۆمەڵە شتی تر کراوە بەڕاستی جگەلەوەی کە وەکو میدیاخان ئەڵێ ئەمە ئیشی ئەسڵی ئێمە نەبووە لە ئەسڵا من دیکە ڕاستە ئیشیشماوە بۆ نمونە من هەر کەسێکی یا میدیاخان هەر کەسێک یا مەسەلەن ئەو دوو بەڕێزی تر کە لە فراکسیۆنەکە ئێمە چماوە سەمادی و خەدیجەخان بەڵێ هەر کەسێک لەو خەڵکەی ئێمە یاخود خەڵکی ئێمەژنەوە بێ بەڵام بە ئێمەی وتبێ ئیشی لا ناحەیە قەزا تەجاوزێک ئیشەکە بوو بێ ئەوەی توانا و دەسەڵاتی ئێمە بۆ بە تەلەفۆن بەسەردان بە هاتوچۆ بەسەردانی جەنای پارێزگار بەڕێوەبەرە گشتەکان ئەوەی کە پێمان کراوە وەکۆڵی درێغیمان نەکرد ئەوەی کە نەمان کردۆ بە تاکید پێمان نەکراوە ئیتر مەسەلەن بۆ پێتان نەکرا ببوورە بە ئەلەوە بپرسن ینی وەکو زات پێتان نەکراوە و دانیشتون ئیسراحەتەن لەبێتا بوونیان ڕێگری هەبوو نەخێر ڕێگریەکە ئێمە بۆ نمونە بەڕێوەبەرێکی گشتی من پێم ناخۆشە بۆ تعبیرانی ینی بەس بەرنامەکە ناچارمانەکە بۆ نمونە ئێمە یاسایەکمان دەبێت ئەم یاسا تەبیعەتی یاساکە وایە ناتوانێت بەڕێوەبەرە گشتەکە مولزم کە بەوەی کە ئێمە ئەندامی ئەنجومەن تەڵەبی شتێکی لە یەکێک کە جێبەجێ بکە بۆ لەبەرەوە قەیرانی دارێ بەڕێوەبەرە گشتەکەش ناچارە ینی یەکەم بودجەی لەبەردەستانیە پارەی لەبەردەستانەمەوە مۆزەفەکانی دەوام کەمترەکەن چونکە مۆزەفەکەش ناحەقی نییە لە سی لە چلی موچەکەی ئەدرێت ئێش بۆ وەزعی کە نادرێ حاڵی ئێمەش بەڕاستی حاڵی ئەو مۆزەفانەی کە لە هەرێمی کوردستان لەبەرەوەی لەم پەرە سیاسیەکە بەڕێوەبەرێکی گشتی بۆ نونە کە لە پشتی یەکێتی نیشتیمانیە کە لە پشکی بزوتنەوەی گۆڕانە لەمپەر بۆ ئێوە دروستەکەن بۆی ئێوە بەدادا چۆن نەکەنیانی لەمپەری سیاسی هەیە ئەم لەحزەیە من خۆم هەستم نەکرۆ کە لەمپەرێکی سیاسی بەڵام لەوانەیە ڕەغبەتی شخصی فەرقیە بێ بۆ بەدادا چون یا چونکە زۆر جاشتەکان علاقەی شخصینە علاقەیەکی شخصم ئێمە بە لە کەسیەکەم ئێم پارێزگا جناوی پارێزگا بەڕاستی هاوکارێکی زۆر باشی ئێمەیە یعنی هاوکاری کارەکانمانەکە زۆر پیاوێکی مەسم بەڕێزە بە دوواداچوونەکە گوێ ئەگرێ لە زۆربەی ئیشەکانە کە ئیشی ئەو نییە مەسن هاوکارە ئەمە نقطەیەکە ئەوترێت پەرلەمانتاران لەگەڵ ئەوە ێستا ئیشیشیان نەماوە لەبەر پەرلەمان پەکخراوە و دەوامیش ناکەن بەڵام چالاکترن دایم لەسەر کەناڵەکانی ڕاگەیاندن ڕقم و داتا ئەڵێن خەڵک هۆشیارەکەنەوە گەندەڵی بۆ خەڵکی ڕوونەکەنەوە بەڵام نبینین ئەندامانی ئەنجومەن بەو شێوازە ئەکتیو بن لە پارێزگاکەی خۆیانە گەندەڵیەکان کەشفکەن ئایا گەندەڵی لە پارێزگای سلێمانیان نییە و ئێوە لی بێدەنگن یان چی؟ بخۆی ڕەبتی پەیوەندی بە سیستەمی حکومڕانی و عقلی حکومڕانی عقلی وەکۆڵی سیستەمە حکومڕانیەکەەوە هەیە چکە بەدڵنیایی ئەو زانیاریان دەست ئەندامانی پەرلەمانەکەون زۆرترن لەوکل زانیاریان کە دەست ئەندامانی ئەنجومەنەکەون ئەندامانی ئەنجومەن پێم وایە ڕەغبەتێکی کەمتر هەبێت لە فەرمانگەکان بۆی کە تەعاملێکی باشیان لەگەڵ بکەن و داتاکان بخەنە بەردەستیان من پێ شخصی خۆم ئەمە ڕێی شخصی خۆم من بەدڵنیایی هەموو ئەندامانی ئەنجومەنج لە ئاستەکانی چونکە ئێمەش هەڵقوڵاوینە ئەو مجتەمەعین خۆت یعنی ئێمەش لەو مجتەمەعەوە هاتوین خۆ لەوە شوێنێکەوە نەهاتوین بەدڵنیایی ئێمەش جیاوازیمانەیە بەڵام من پێم وایە ئیشکردن باشترە لە قسەکردن ئەو کەسەی کە زۆر ئەڵێ کەم ئیشەکە تەبیعەتی وایە چونکە ئەو کەسەی کە هەست بکە قسەکانی باجی هەیە یاخود ئەبێ ئیشی لەسەرگا بە دڵنیایی کەم ئەڵێ چونکە بێ حەقی قسەکانی بەم پێم وایە ئیش پێنج باشترەوەک لەوەی کە کاتەوە ئیشتان هەڵبژار ئێمە بە دڵنیایی وەک فراکسیۆنی خۆمان ئەومان پێ باشترەوەک لەوەی کە کۆمەڵی زانیاری یاخود زۆر ئەو زانیارانش بەریەکەکەون زۆر ئەو زانیارانە بەڕاستی تەواو نین هەڵەتایە بەڵام من یەکشت حەزەکەم یعنی زۆر بە کورتی ئێمە وەکو فراکسیۆنیش من بە تایتۆ ئستۆریکی فراکسیۆن یەک دوو شتەیە کە من لەوانەیە جیاواز یەکەم من وەکو سەرۆکی فراکسیۆن تەمسیلی وە تەبەنی سیاسەتی کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی کوردستانە بێ ئاگام لەو خاڵە بێت چونکە لەسەر چوار تەوەریش ئیشماگە یەکەم
پاراستنی پەیوەندیەکانی بینی خۆمان، دووەم پاراستنی پەیوەندی فراکسیۆنەکەی ئێمە لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەن، سێ لەو حاڵتە تەشەن و جاوی ناو فراکسیۆنەکان ئەو زروفەی کە تێپەڕێ بە ئێمە وەکو ئەم فراکسیۆنە علاقەیەکی زۆر بودی و طبیعیمان هەبوو لەگەڵ تێکڕای فراکسیۆنەکانە بەبێ جیاوازی. چوارەم پاراستنی پەیوەندیەکانی فراکسیۆنی ئێمە بۆ لەگەڵ بەڕێز پارێزگار و ئەوانەی هەموو دەستگا جێبەجێکارەکان تا ئاسی قەزا و ناحیەکان. من پێم وایە لەم خاڵا ئێمە سەرکەوتوو بووین، ئەمە لە ڕۆ سیاسیەکەی نەمانیەڵاو هیچ کاتێک فراغێک بۆ کۆمەڵی ئیسلامی دروست بێ بە تایبەتی کە ئێمە لەسەر پشکی کۆمەڵی ئیسلامی توانیمانە لەو ڕۆوە باش بچینە بێژ لە ڕووی لیژنەکانی خۆشمان. من ئەوەی کە توانیم تۆ لە چەند لیژنیت؟ من سەرۆکی لیژنەی کاروباری ئاینیم لەگەڵەوەشا بڕیاردەری لیژنەی پەیوەندیەکان و کاروباری ئەندامان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنین. و ئێمە بۆ تێگەاندنی هاوڵاتیان و بۆ ئەوی کە پەیامی ئێمە وەکو خۆی بگات هاوڵاتیان بۆ ئیزافی ئەوەی کە مەسەل لە کەناڵەکانی ڕاگەاندنیش من ئەگەر بە عەدەد بێڵم لەوانەیە ئەتوانم بڵێم زیاتر لە 100 بەرنامەی تەلەڤیزیۆنی و ڕادیۆیی و لێدوان و ڕۆژنامە بۆ ڕۆژنامەکان لە بە هەموو یا وێبسایتە ئەلکترۆنیکەکان لەو ڕۆژ و پێم وانێ درێژێکمان کرد. زۆر باشە میدیا خان باست لەوە کرد جەنابە سەرۆکی لیژنەی کاروباری جێگری لیژنەی کاروباری تەندروستی هەروەها ئەندامی لە لیژنەی شارەوانی لە لیژنەی ناوخۆ لە لیژنەی پلان و پرۆژەکان وتم لە هەرێشە لەم لیژنانە ئەوانەی کە تۆ پێی دڵخۆشی پێی مرتاحی کە ئەنجامت داوە بۆ هاوڵاتیان چەند نمونەیەکمان پێوەڵی بەڵام پاش ئەم ناوبڕە. مینەرانی بەڕێز و خۆشەویست پاش پشوویەکی کەم خزمەت بەردەوامە بێت. دووبارە سڵاو لە بەرنامەی خزمەت لە کەناڵی ئاسمانی پەیام لە خزمەت هەریەک لە بەڕێزان فەیساڵ ئیبراهیم سەرۆکی فراکسیۆنی خزمەت لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەروەها میدیا شێخ ئەحمەد ئەندامی ئەنجومەن و هەروەها ئەندامی فراکسیۆنی خزمەت لە پشکی کۆمەڵی ئیسلامی. میدیا خان لێم پرسیت لەو لیژنانەی کە تایت لەو کاروبارانی کە ماوەی 2 ساڵ زیاترە کردوتە چەند نمونەیەکمان پێ بڵێ بزانین دەنگدەرانی تۆ لەم شاشێ بزانن کە تۆ چیت کردووە و بە شێوازێکی گشتی بزانین ئەم نوێنەری کۆمەڵی ئیسلامی چ خزمەتێکی کردووە بە دانیشتوانی پارێزگای سلێمانی. من لە 4 لیژنام هەروەکو پێشتر بوتم لە هەر لیژنە و چالاکێکی زۆرم کرد ئەنجام داوە لەگەڵ تیمەکەماکە لە لیژنەکە بوون. بەڵام وەکو جەنابوردی ئەوانەی کە هەر تۆزێ جێ ئیحتیمامن ئێمە وەکو لیژنەی شارەوانی تەبعاً زیادەڕۆیی لە هەموو شارەکانە شاری ئەوسا هەڵەبجە کە لەسەر ئێرە بوو زیادەڕۆیی لە هەڵەبجەی تازە و هەڵەبجەی کۆن و کفری و کەلار و دەربەنی خان و ئەمانە ئێمە هەموو ئەمانەمان ڕاگرتووە وەکو ڕاگرتن بڵین هات ڕاگیرابێ بنبەرکرابێنە ئێمە وەکو ئەندامانی ئەنجومەن بە دوواداچوونمان بۆ کردو و کتابێکمان کردو بۆ سەرۆکایەتی شارەوانی بڵێ بۆ ئەنجومەنی بۆ وەزارەتی شارەوانی لەوێ ئەوان لەوێ ئیتر چاوەڕێی جوابی ئەوانین کە بێن. یەکێکی کە لەوانە ئێمە بە دوواداچوونمان هەیە وەکو پلان و پرۆژەکان بۆ کۆمپانیای نیشتەجێبوونەکان بەڕاستی و یەکێک لەوانەیە کە زۆر معاناتی بەڵێ زۆر معاناتی هەیە یەکێک لەوانە ئەوینستی بووە یەکێکی کە لەوانە کۆمپانیا ڕووناکی بووە کە لە کەلار بووە یەکێکی کە هەر ڕووناکی لە کەلار بووە بەڕاستی ئەمانە هەموو پرۆژەکانیان دواکەوت بوو خەڵک زۆر معاناتی هەبوو لەگەڵیانە خزمەت گوزاریتیانە بوو. ئێمە وەکو پلان و پرۆژەکان بە دواداچوونمان بۆ ئەمە کردووە بەڕاستی بەڕاگررتنی ئیشەکانیان هەتاوەکو ئەو ئیشانەی کە ئەبێ لەو پێشکرابێ ئەبێ بکرێ ئێستا ئێمە کۆمپانیا ڕووناکی هاتەوەی سەرەوەی کە یامان بە محکەمە دوای ئەوە ئیلتیزاممان کرد لە سەربارەوەی کە ئیشەکەی بێتەواوکە ئەبێ 6 شوقەش بۆ ماڵە شەهیدەکانی دەربەنی خان ئامادە بکە. بەڕاستی ئەویش وعدیە و بەڵێنیە تەعهودی پڕکردەوە کە ئەو پابەند دەبێ بەو بڕیاری ئەنجومەنی پارێزگا. هەروەها یەکێکی کە لەوانەی کە کێشەیەکی گەورە لە تەندروستیە هەبوو چەند مانگێ لەمەوە پێش کە ڕێکخراوی WHO هاتبووە تەندروستیەوە بۆ کۆمەڵی تیمێ بۆ 106 کەس بوون کە ئەم تیمە ئەبوایە پارەیان لە ڕێکخراوی WHO وەرەگرت بەڵام بوو بە ئاژاوەیەکیان بوو بە ناخۆشییان کە نەیانەزانین چۆن ئەم پارەیە تەوزیەکەن. ئێمە وەکو لیژنەی تەندروستی لەگەڵ حاجی ڕێبوارە کەوتینە بینەوە بە زۆر بە عەدالەت و بە زۆر بە ڕێکوپیەکانە ئێمە پارەکەمان تەوزیع کرد. ئێمە وتمان نابێ ئەم 106 کەسە هەموو 3 مانگجارێ ئەم 106 کەسە بێ دووبارە بێتەوە ئەبێت دەوران بکە چکە بەڕاستی بۆ ئەوەی دەکە دەورانی کرد هەمویان مستەفی دەبندەی هەروەهاچیتان کردووە خۆتان نەزان کۆمەڵە پاڵاوکە کۆمەڵە معامیل لە پارێزگای سلێمانیە بە شارێکی پیشەسازی بەناوبانگ. بەڵێ من وەکو خۆم وەکو میدیا لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە کاک نێچیر
قسەم کردووە لەو سەر مەوزوعی منطقەی پیشەسازیەکان بەڕاستی ناوچە پیشەسازیەکان بەربادێکی زۆر و بەربەڵایەکی زۆری تایە کەس بە کەس نییە بەڵام ئەو خۆی لە وتەی خۆیەوە وعدی پیاوین وەکو تەندروستی ژینکە کە ئیشی لەسەر بکە چاوەڕێی وعدەکەی ئەوین و بێتە سەرخەت و هەروەها ئێمە وەکو تەندروستی و ژینگە ناوچەی بازیان بە سەدان دۆنم زەوی زراعی کە کشت و کاڵی بوو ویستیان هەمووی بکرێ بە کارگە و بکرێ بە شوێنی نیشتەجێبوون ئێمە ڕێگریمان لێ کردووە نووسراومان بەرز کردوێتەوە بۆ وەزیری کشت و کاڵ کە عەبدولستار ئەوش زۆر بە خۆشحاڵیەوە دیفاعکەرێکی زۆر سەخت بوو لەو کارە بەڕاستی دیفاعێکی زۆری کرد و هەروەها ئێمە وەکو تەندروستی و ژینگە مەجموعەیە چاڵاومان هەبوو لە چەمی قلیاسانە چاڵاویان هەبوو چاڵاو ئەکرا چاڵێکی قوڵ 6 مەتر ئەکرا و دوایی بە مزەخە ئاوەکەی ئەفرۆشرایەوە بە هاوڵاتیانی شاری سلێمانی کە ئەو ئاوە خۆی پیسە لەبەرەوەی هەموو ئاوی زێرابەکانی ئەو منتیقانیەتەوە هەمووی ئەفرۆشرایەوە بە هاوڵاتی ئێمە ڕێگریمان لەوە کرد هەموو چاڵەکانمان پێپڕکردنەوە داوامان لە حکومت کرد کە بیرێک لێبا لەو مانتیقەیە کە ئاوی پاک بێ و ئاوا پاکەکە بە هاوڵاتیان ئەوانی باست کرد بە زۆری سنتەری شارەکان و یان نزیک شارەکان ئێوە چیتان کردووە بۆ گوندەکان بۆ ناحیەکانی لە سنووری پارێزگای سلێمانین بەڵام لەسەر سنوورن ئایا ئەو ئیشەکانتان بەس بۆ ناو شەستیەکە و بازنەی مەلیک مەحموود و سلێمانیە یان بۆ تەواوی پارێزگای سلێمانی پەلتان هاویشتووە؟ نەخێر من ویستم بێمە سەرەوە طبعا ئێمە وەکو لیژنەی ناوخۆ بە دوواداچونمان کردو بۆ منتیقەی چەمچەماڵ و تەکیە کە منتیقەیە بوون بەڕاستی تەقەی تیاکرا لە ماڵانە تەقەی هەر شەوە لە ماڵێک تەقاکرا بەبێ کەس بزانێ کێیە بەڕاستی ئێمە بە دوواداچونمان کردو بۆ ئەوە سەردا وشت درۆزراوەتەوە لەلایەن بنکەی پۆلیسەکان و بەڕێوەبەرهاتیەکانیانەوە ئێستا ئەوە کەمی کردووە دوای ئەو بە دوواداچونە ئەوە کەمی کردووە ئەوەش جێگەی خۆشحاڵی هەروەها لە مەدوواداچونمان کردو بۆ منتیقەی کەلار لەگەڵ ئیدارەی ئەویا قسەمان کردووە هەر عینەن شت چۆنەڵی منتیقەی چەکیان ناوچەی چەک فرۆشتە نەبوو ناوچەی چەک فرۆشتنەکە لە ماڵانەوە زۆر نزیک بوو ئێمە بە دوای سکاڵاکات چون تەماشاکەن بالفعل وایە ئێستا لەگەڵ ئیدارەی ئەویا قسەمان کردووە شوێنی چەکیان بۆ تایبەتیان دوور لە شاریان بۆ داناون چکە زۆربەی جاری وا بوو تەقینەوەی تیاکرا جاری وا بوو تەقای لە خەڵکە کرا لەو شوێنە ئەوەمان کردووە بەڕاستی هەروەها ئێمە وەکو پلان و پرۆژەکان ڕێگەیەکی هەڵەبجەمان هەبوو عینەن شت ئەو ڕێگەیە بۆ زانکۆی هەڵەبجە بوو ئەو ڕێگەیمان ئەو ڕێگەیە زۆر قوتابیانی ئیزعاج کردبوو بەڕاستی ئەو ڕێگەیشمان الحەمدولیلا لەگەڵ بە دوواداچوونی پارێزگاردا بە یارمەتی پارێزگار ئەو ڕێگەیەش الحەمدولیلا گەشتۆتە گەڵاڵە کرا و هین بووە بەڕاستی ئێمە ئیش و کارەکانمان زۆرە بەڵام بەڵام من ئیش و کارەکانمان زۆرە لەگەڵ کاک فەیسەڵە بەیەکەوە یعنی ئیش و کاری خۆمان هەرە بین بەڕێوە بەڵام تۆ بڵێتونەوەێت ئیتر جاری واشەیە ئیشەکە هەیە خۆ حەزەکەی بکەیت بەڵام ناتوانانی جاری وایە زۆر باشە کاک فەیسەڵ قەیرانێکی سەختی دارایی ئیتر ئەوەی ئەوترێت دروست کراوە یان هەیە گرنگەوەی ئێستا لە واقعا قەیرانێک بوونی هەیە و ئیشی دام و دەستگاکانی حکوومەتی پەکخستووە ئێوەکو ئەندامانی ئەنجومەن هەروەک میدیاخان ئاماژەی پێکرد پێویستان بەوەیە کە بەڕاستی بۆ ناحیە و گوندەکان و قەزاکان و شوێنەکانی دەوروبەری پارێزگای سلێمانیش بچن و بگەڕن و بەدەم کێشەی هاوڵاتیانەوە بن بە کورتی و بە کورتی لەم قەیرانەیە ئێوە چۆن کاروبارەکانی خۆتان هەڵەسوڕێنن؟ وەڵا جایم ئەبێ واقعی بین چونکە کارێکێک لەو خاڵانێکی کاتی بانگشەڵ بژاردن من بە دەنگدەرانی خۆمان ماوەتە ئەوەیە کە ئێمە هیچمان پێ نەکرێت ڕاستیەکانیان پێڵێ یعنی ئێمە واقعەکەیە ئەو قەیرانە ئێمەش مەحکومین بۆ وەزع ئیداری کە لە هەرێمی کوردستان هەیە ئەندامانی ئەنجومەن چونکە من ناتوانم لەباتیوان شتم چونکە هەیەە لە ئێمە معاناتیشی زۆرتر چونکە لە قەڵات جیاوات چۆکردن بۆ سلێمانی خۆی بۆ خۆی بەڕاستی معاناتە من تەنها لە ڕووی موچەکەی خۆمان ئەوە ناڵێم ئەوەی کە موچەی ئێمە ئەندامی ئەنجومەنە لە مزروفی ئێمە وەکو هەموو وڵاتانی تر 4 مانگی 2014 ئەوە بەحسا پاشەکەوت کراوە کە من باوەڕم پێینی بەڕاستی بۆ ڕێی خۆمە و قەنەعەتمە یەک کەس ناتوانێت بیژمێرێت و جارێکی تر ئەو پارە ئەوەشی کە لە ئێستا ئەدرێ ئێمە تقریبان پارەی 5 مانگ ماوەرگرۆ 5 مانگکە بۆ مانگی 870,000 دینار ماوەرگرتووە بەڵام هەردوێنێ لە خۆمە تەوزیعێکم کەوتم بزانم مانگی چە ماوەر ئەو دەمانگی کە پارە ماوەگرتووە یەکی تقریبا مانگی 435,000 دینار مەعاشمان بەرکەوتووە بەڕاستی
ئەمە معاشەکە طبعا معاش و مخصصات و هەمووی هەر ئەوەیە یعنی چکە نییە ئێمە هیچ نەسترێکشمان نیە هیچ بودجێک لە بەردەست ئەندامانی ئەنجومەن نییە و هیچ ئەندامێکی ئەنجومەن سیاری ئەنجومەنی لا نییە و ئێمە بنزین خۆمانەی کڕێنەوە هەموو هاوڵاتێکی تر و ئاعتیادی ئەمە زۆربەی ئەندامانی ئەنجومەن بەڕاستی من خۆمی کێکملوانی کە نەمتوانی و هەر وەکڵی سیارەیەکە ڕۆژە مرور گرتمەداوی منەفێسەکان لەگەوت ئەرکەکە ئەندامی ئەنجومەن چۆن بەم سیارە ئەگەڕێت مجاوەڵاوە واقعەکە ئەوەیە. ئێمە بۆ شوێنەکانی کەش من ئەبێ ئەوە بڵێن ئێمە زۆر جار پارێزگار هاوکاری باشی کردوین بۆ لیژنە و کاری دابینکردنی سیارە ڕاست یەک دوو سیاری ئەنجومەنمان هەیە بەڕاستی ئەوانش خۆیان کێشیانێ ئێمە سەفرێزمە سەردانێکی گۆپتەپەم کرد باوەڕم پێ کرد دوو ڕۆژدوای ئەوە نەخۆشم ئەوە گەرمامان بوو لە سیارەکە چونکە سیارێک بۆ گۆپتەپەوانە زۆر گەرم و زۆر ینی نامساعید بوو بەڵام ئێمەش مەحکومین بە وەزع ئیداری و ڕێگەشەکانتان گرتووە بە دڵنیایی نەک ڕێگەگرتووە بەڕاستی کاریگەری زۆر گەورەشی لەسەر ئیشەکان هەیە هاوڵاتیانە با من یەک پرسیارکەم بە ڕاشکاوی بۆ بینەرانی پەیامی وەڵام بەرەوە کاک فەیسەڵ ئەی ئەو ئیمتیازە تایبەتانە چین کە خۆتان لی سوودمەند بوون وەکو فەیسەڵ وەکو میدیاخان خزم و کەسوکارەکانتان کوڕە حیزبەکەتان ئێوە لە زەوی لە ئەگەر معاشەکە 400 یا 800 ئێڵی بەڵام لە پارەی بە شێوازی جیاوازتر لە بەخشیش لە کۆمپانیاکان ئێوە ئەوەی لە پارێزگان چیتان هەبووە پێشتر نەتان بێ ئێستا هەدانە وەڵام من ئەڵێم یعنی ئەوەی سەر جەنابتان شاید بن هەر کەسێک لەو ڕۆژەوە هەر شتێکی یاوە بە ئێمە گردنیازە ببیباتەوە لە پارە لە بەخشیش کورە لە ئیمتیازی کۆمپانیا لە زەوی لە شوقا کور ئەسڵن کاک ئێمە وەکۆڵی موچەکەی خۆمانمانەدەنێت کە حەقی خۆمانە شتیکە ئەسڵانەوە من پێم وایە ئەوە ناگاتە نەگەشتوەتە ئێمە بە سەراحەت یعنی ئێمە چاویشمان لەو شتە نیە ئەسڵەن و چاویشمان لێی نەبووە چونکە من وەکۆڵی کە هەر جەناب باسیەکە یعنی پێم قورسە کە بەس گوێی لێ ئەگرم وەکلەوەی کە بچێتە بابی جێبەجێکردنەوەانە ئێمە بەڕاستی من شخصی خۆمی کێکملوانی کە بەڕاستی بە تەواوی تەنگە نەفەس بووم هیلاک بووم بەدەست وەزاکەوە ناشمێ بیشارم بە سەراحەت چونکە ئێمە شوکو هەر هاوڵاتێکی دیکە کە ژیانمان ناڕوا بەسە یعنی ئەمەش هۆکارێکە لەوەی کە تۆ ناتوانی من زۆر نامزانم کۆمەڵی ئیسلامیش لەو معاشەی وەریەگرن جا نازانم ئێستا کە پاشەکەوتەکرێ هەل لێتان نەبڕنیان نە بەڵام پێشتر کە سیستەمی پاشەکەوتی حکومەت نەبوازم لەو بڕەپاری وەرتانەگرت کۆمەڵی ئیسلامیش بەشێکی لێ ئێمە بەشێکی لێوەرەگرتین چونکە دیار وەزعی کۆمەڵی ئیسلامی ئەو وەزعێکی خراپیە بوو دیارەوەی مشک و حاڵێمەش حاڵی هەموو خانەنشین و ئەندام پەرلەمان و ئەندامانی ئەنجومەنی نوێنەران بووە بەڵام دوایێک کە بۆتە پاشەکەوت بەڕاستی ئێمە خەریکە بڵێن ئەگەر لەوانەیە خەڵکی ئەگەر کۆمەڵی ئیسلامی وەزعی کۆمەڵەوەی ئینتیزارمانەکە کە لێوە شتێک وەربگرن بەڵام بەداخەوان شوەزعیان لە ئێمە خراپترە زۆر باشە میدیاخان هەر سەبارەت بەو پرسیارە بەگرنگ ێزام لە تۆشی بکەم سەبارەت بە ئیمتیازە کەسیەکان ئەوەی کە وەرتان گرتووە ئەوەی کە چوزانم کۆمپانیا هەیە گەر ئیشی بۆ بکەن بەخشیشتان باتێ خانووی کۆمپانیای وەبەرهێنانەکان کۆمەڵێک ئیمتیاز چیتان کرد بۆ خۆتان پیا کردووە بۆ خزم و کەسوکار نازەم زانیاریەکەم لەبەر دەستایە وترێت تەنەها دوو ئەندامی ئەنجومەن کە پاسەوان و کارمەندیان نەبێت لە ئەنجومەن ئیشەکانیان بۆ ڕایکەن و شۆفێریان نەبێت دوو ئەندامەکەی کۆمەڵی ئیسلامین تا چۆنەوە ڕاستە بەڵێ طبعا بالفعل وایە ئێمە تاکە ئەندام کە هیچ شۆفێر و حیمایە و هیچ شتێکمان نەبێت ئێمە من و کاک فەیسەڵن لە ئەنجومەنی پارێزگا چونکە ئەوانی کەم و حیزبەکانی خۆیان بۆیان دابین کردون لە کەم تا زۆر ئێمە وەکو ئیمتیازات دەردی کاک فەیسەڵ قسێکی جوانی کرد کێشتی یاوە پێمان بابێت بیباتەوە ئێمە تەسلیمیەکەینەوە هەتا ئێستا یا لە دەزاکانی ڕاگەاندن بۆ خەڵکی ئاشکرا بکە بەڵێ ئێمە هەتا ئێستا هیچ ئیمتیازێکمان نەبینەوە هەروکو وتم بە سارەی خۆمانە من خۆم وەکو ئافرەتێ سایقی خۆشمم میدیاخان پێشەوی بە ئەندامی ئەنجومەن لەگەڵ ئێستا کە ئەندامی ئەنجومەنی ئێستا چیت هەیە کە ئەو کاتە نەتبووێت بەوەی ئەندامی ئەنجومەنیەوە وەرد گرتووە وەڵاهی ئێستا هیچم نییە ئەوسا باشتر بووم من ئەوسا فەرمانبەر بووم لە ژینگەی سلێمانی ئەوسا معاشەکەم زۆر باشتر بوولەوە لەبەرەوەی یەک چۆنەڵی هینی کەسم بەسەرەوە نەبوو بۆ خۆمم خستە گیرفان و احتیادی هەموو شتێکم پێکرد بگرە سیارەشم لێ گۆڕی بەڵام ئێستا معاشەکە بەشم ناکە خۆتە زانی کە چوویتان پۆستانەوە داواکاریش زۆر لەسەرە بێ حقەت زۆر ئێمە هیچ ئیمتیازاتێکی ئەوتۆمان وەرنەگرتووە کە شایانی باز بێ وەکو شوقە و سیارە و ئەرز و ئەمانە هیچ شتێکی ئەوتۆمان وەرنەگرتووە زۆر باشە کاک فەیسەڵ
پرسی لا مرکزیت لە پارێزگای سلێمانی زۆر گەرما و ئەنجومەن لێدوانی لەبارەوەدا هەتا لەو ماوەی پێشەوە زانم وادەیەکیشتان دانا بۆ حکوومەت فراکسیۆنی خزمەت و بە تایبەت ئێوە کە لە پشتی کۆمەڵی ئیسلامین لەسەر ئەم پرسە ڕەتان چۆنە کۆمنتان چییە کۆمەڵ چی پێوتون؟ ئێمە لەو قسەوە دەسێن کۆمەڵ چیمان پیاڵێ بەڕاستی بێ ئەمیان بینەران زۆر وازەح بن. ئێمە لەگەڵ مەکتەبی سیاسی بە بەردەوام علاقە و پەیوەندیمان چکە ئێمە تەبەنی سیاسەتی کۆمەڵی ئیسلامیەکەین، بەڵام ئەوە نییە مەکتەبی سیاسی بێت خاڵ لەسەر حرفەکان دابنێ بۆ ئێمە بە پێچەوانەوە ئێمە ئەوەی کە خۆمان حڕین لەوەی کە خۆمان چۆن ڕەنگڕێژی ئیشەکانی خۆمانەکەین، بەڵام بە مەرجێک خزمەت بەکۆی پرۆسەکە بکە ئەوە لەو خاڵەوە بەو شێوەیە. بەنسبەت پرسی لا مرکزیە بێ ئەمەشیان بکەینە دوو بڕگە یەکەم ئەگەر پرسی لا مرکزی تەنها بۆ پارێزگای سلێمانی بێ و دوولەتکردنی هەرێمی کوردستان بێ بەڕاستی مەوەکو فراکسیۆنی خزمەت تێبینیمانە سەرم جۆرە لا مرکزی هەیە و ئەمە خزمەتیش بە کۆی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان ناکە. بۆ ئەو نەبرەی باسەکرێت لەو نەبرەی من ناتوانم بڵێم ئەوە، بەڵام ئەگەر بێت و کۆی سیستەمی لامەرکزی بێ بۆ هەر سێ پارێزگاکەی هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان بە هەڵەبجە شیوادارین کە بە زووی ئیشەکانی جێبەجێ بێ، ئەو کاتە ئێمە ئەڵێن تەجروبەیەکی 20 ساڵیمان لە حکوومەتی مرکزی هەرێمی کوردستان هەیە، ئەمە ئەنجامەکەیەتی بە پرسی لامەرکزیش لانی کەم تەجروبە بکەین بزانین ئەتوانێت خزمەتێکی باشتر بە چۆن خزمەتی بە کۆمەڵی وڵاتی پێشکەوتوو دنیا کردووە کە هەل ئەسڵیژە دروستکردنی ئەم ئەنجومەنانە وەکو یەکەم جار ئیشارەم پێکرد بۆ ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان ئەو دەسەڵاتانە چڕ نەکرێنەوە لە مەرکەزە، بەڵام ئەبێ ئەوشمان لەبیر نەچێ لەم زروفە تایبەتەی هەرێمی کوردستانە هەوڵێکی زۆر و وەکومەڵێ بڕیار و ڕێنمایی و ڕاستپاردە لە ئەنجومەنی وەزیرانەوە کە هەمووی خزمەت بۆ چڕکردنەوەی دەسەڵاتەکانەکە و لەستەنەوەی دەسەڵاتی یاکەمکردنەوەی دەسەڵاتی لامەرکزی تێکڕای پارێزەکان و چڕکردنەوەی لە حکوومەتی مرکزیە. بەڵێ میدیا خان کاک فەیسەڵ باسی لەوە کردوتی ئێمە تەبەنی سیاسەتی کۆمەڵی ئیسلامیەکەن، بێگومان ئێوە لەسەر لیستی کۆمەڵی ئیسلامیش دەنگتانێناوە، زۆرینەی هەوادار و لایەنگر و دەنگدەرانی کۆمەڵی ئیسلامی 2000 دەنگیان داوە بە ئێوە و ئێوە لێرەن. منەوێ ئەوە بپرسم کۆمەڵی ئیسلامی تەداخول بە دیوە سلبیەکەیە ئەکاتە سەر کاروباری ئێوە؟ بۆ نمونە ئیشێک ئێوە خۆتان نەزانن بەم شێوازە بکرێ باشترە، هەڵوێستێک بەم شێوازە بنوێنرێ باشترە، خزمەتێکی هاوڵاتیان لە فلانە قەزا و ناحێ بەم شێوازە بکرێ باشترە. بەس مەکتەبی سیاسی کۆمەڵ، سەرکردایەتی کۆمەڵ، مەڵبەندی سلێمانی کۆمەڵ لە سلێمانیە تەداخول کاتە ئیشەکان و بە تەلەفۆن و ئەمانە تەداخولەکرێت لە ئیشی ئێوە یان نا؟ بەڵێ نەخێر ئەو تەداخولە نییە بۆ دەرەجەیە، چکە بەڕاستی ئەوان وەکو مەکتەبی سیاسی ئێمەیان سەرپشت کردووە بۆ ئەوەی کە چی لە خزمەتی هاوڵاتیانە، چی لە خزمەتی خەڵکی شاری سلێمانیە و دەوروبەریە هەیە ئێمە ئەوە بکەین. بەڕاستی هەتا ئێستا من هیچ ڕێگرێکم نەبینیوە لەوان کە ئێمە ڕێگری بێ لە خزمەتکردنی ئێمە بۆ هاوڵاتیان، بەڕاستی بگرێ ئەوان تەرجیحکاری ئێمە بوون بۆ ئیش و کارەکانمان بەڕاستی و ئێمە من لێرەوە دەستخۆشکەری لەوانەکەم. بەڕاستی ئێمە لە کاتێکا کە بۆمان هەبوو دەنگ بین بە هەچ لایەن، بەڵام ئەوان لەمپەریان لەگەڵ ئێمە دانە نابوو و من بەڕاستی هەتا ئێستا هیچ نقطەیەکی ئەو تۆ نبینم بەلایانی سلبیەکە بشکێتەوە بۆ ئەوان بڵێن گویا دەنگ ئەمە بکەن یا ئەوە بڕۆن یا وا بڕۆن، ئێمە ئەو شتانەمان نییە. وەکو میدیا خان باس کرد لە لیژنەکانە ئەگەر ئەندامێکی کۆمەڵ کێشە و گرفتێکی بێتە لاتان و کەسێکی بێلایەن یان لایەنێکی تر پارتی یەکێتی گۆڕان یەکگرتو بێتە لاتان، ئایا ئەم دوو هاوڵاتیە کە دیەک ئیش و گرفتێکی هەیە هێنتە ئەنجومەن ئێوە بەدەداچوونی بۆ بکەن؟ ئێوە ئەو لەوێ دێن بە ئەندامەکەی کۆمەڵی ئیسلامی و لێرە ئێوە ئیش بۆز بۆ ئەندامانی کۆمەڵی ئیسلامی یەکەن یان نەخێر ئێوە نوێنەری تەواوی پارێزگای سلێمانی و ئیش بۆ هەموو لایەنەکان و بۆ هەموو ئاینەکان و بۆ هەموو ڕەنگەکانەکەن؟ بەڵێ ئێمە کە لێرەیان هەردووکمان منیش و کاک فەیسەڵیش لێرە بۆ خزمەتی هاوڵاتیانی شاری سلێمانی دانەرێن بە قەزا و بە ناحیەکانیان. من وەکو خۆم شخصی خۆم فەرق ناکەم لە بینی یەکێکا کە کۆمەڵ بێ، یەکگرتوو بێ، شیوعی بێ، حیسک بێ، یان پارتی بێ، یان گۆڕان بێ، کێشەم نییە. ئێوە هاوڵاتی بوون بەڵێ من کێ بێتە لام من ئیشی خۆ لەوانەیە من جاری وا هەبووە ئیشم کردووە بۆ کەسانێک کە باوەڕێ بێ شیوعی بوون هاتوونەتە لام توانە وڵای سڵمان کردوێتەوە لەوەی کە تۆ کەسێکی ئیسلامی ئەو ئیشەمان بکەی باوەڕ بێ بە زووترین کات ئیشەکەی ئەوانم زۆر بە زووی کردووە، چکە بۆ من فەرق ناکەم کێ هاوڵاتی بێتە لای من ئیشی خۆی بۆ ئەەکەم بەبێ ئەوەی فەرق و جیاوازی بکەن، چکە تۆ
ڕاستە ئێمە لەسەر حیزبی کۆمەڵی ئیسلامین بەڵام زۆر جاریش لەوانەیە ئێمە کەسوکارمان لە حیزبەکانی تریش بوو بێ و دەنگیشیان پیاوی هەر پامی ئیسلامیش لەبەرەوە بۆ پەیامی هاتووە ئیسلامیش خزمەتی ئەوەیە بەڵێ هاوڵاتیان خزمەتی بەگشتی هاوڵاتیان و خزمەتی عامی خەڵک بکە من ئەو پەیامەیە خزمەتی هەموو کەسێکم بەبێ جیاوازی بەبێ هیچ ئایدۆلۆژیایەک. کاک فەیسەڵ نوێترین با بڵین پێشهات کە ئێستا ئێمە ئەم بەرنامەی تیا تۆمارەکەین ئەوەیە کە فراکسیۆنی سەوز و فراکسیۆنی با بڵین گۆڕان نیلی فراکسیۆنێکیان پێگەناوە هاوپەیمانێتێکیان پێگەناوە بە ناوی هیوا ئەگەر هەڵە نەبم بۆ چوونی ئێوە کۆمنتی ئێوە تعلیقی ئێوە لەسەر دروستکردنی ئەو فراکسیۆنە چیە بە کورتی؟ وڵا ئێمە دیارە ئەو دوو فراکسیۆنە علاقەیەکی زۆر متەوازنمان لەگەڵ هەردوو تەرەفەیە بە ئیسtisنا لەو کاتانش کە جۆرێک لە تەشەنجوانەیە هەبوو بێ ئێمە علاقەمان ئاسایی بووە ئێمە مادەم ئەم دوو فراکسیۆنە دۆست و نزیکی ئێمن ئەو شتێکی خۆیان پێیان خۆش ئێمە پیرۆزباییان لەکەین لەسەری و ئومێ دەکەین کە بتوانێت خزمەتێک بە پارێزگای سلێمانی و کۆی پرۆسی سیاسی لە سنووری پارێزگای سلێمانی بکە و ئێمە بە دڵنیایی علاقەی ئێمە هەر علاقەیەکی ئاسایی و طبیعیە بێوەکو جاران لەگەڵ ئەو فراکسیۆن جا چ جیابن چێک فراکسیۆن بێهار بە هەمان شێوە و ئێمە یەک خاڵی گرنگی ناوم ئەنجومەنە هەیە بەمە بۆ تێکڕای فراکسیۆنەکانە بەڕاستی تێکڕای ئەندامان تەجاوزی ئەویان کرۆکەرێنەری حیزبێکی سیاسی بن بە تەحدید چونکە علاقەی ئێمە علاقەیەکی زۆر ودی و وەکۆڵی زۆرتر پیشەییە نەک ئەوەی کە حیزبی و تۆخکردنەوە ئێمە ڕاستە هەنێجا وەکو سەرۆکی فراکسیۆن تەبەنیشتی سیاسیەکە بەڵام لە ئەسڵدا ئەنجومەنە ئێستا بۆ نمونەیە لە پێڕەوی ناوخوا شتێک نێ ناوی فراکسیۆن بێ شتێک ناوی سەرۆکی فراکسیۆن بێمە هیچ نییە بە نیمانەم شتانە بەڵێ ئێمە سەرۆکی لیژنەکانمانەیە لیژنەکان لە بەرەش لیژنەی خەدەماتین وە لە ئەسڵا ئەم ئەنجومەنانە ئەنجومەنی خزمەتگوزاری و خەدەماتی یا بەدواداچوونن وەکو پیشە نەکوکو وەکۆڵی ئینتیمای سیاسی لەو ئێمە ئومێ دەکەین کە ئەو وەکۆڵی فراکسیۆنە هاوبەشە بتوانێت خزمەتی زیاتر بە پارێزگای سلێمانی بکە و ئێمە بە تاکیدار کاک فەیسەڵ باست لەوە کرد کە بەینتان نێوانتان لەگەڵ پارێزگاری سلێمانی دکتۆر ئاسۆ زۆر بینێکی خۆشە و زۆر با بڵین هاوکارتانە ئەی لەگەڵ سەرۆکی ئەنجومەن بەڕێز دکتۆر هەڤاڵ بە شێوازێکی گشتی وەکو فراکسیۆنی خزمەت و ئێوە دوو نوێنەرەکەی پشکی کۆمەڵی ئیسلامی بینتان نێوانتان لەگەڵ سەرۆکی ئەنجومەن چۆنە؟ بۆیە من بە تەحدید ناوی سەرۆکاتی ئەنجومەن چکۆ من ناو ئەنجومەن ئەمە ئەگە علاقە طبیعی بێ شتێکی نۆرمەڵ ینی شتێکی ئاسایە کارە بێ وا بێ چکە هەرواش ئیشەڕوا ئێمە لەگەڵ بەڕێز سەرۆکی ئەنجومەن جێگرەکەی کە کاگەکرەمان علاقەیەکی زۆر طبیعی زۆر لێک بقۆڵی تەفاوم یەکتری زۆر ینی حاڵتێکی هەر زۆر زۆر طبیعیە و من ئەوەی کە باسم کۆڵی دەرەوەی ئەنجومەن کە علاقەکان بڵێن بۆیە باسکە ئاسۆ جنای پارێزگارم کرد لەوانێ لای بینەرێک بێتە لەگەڵ سەرۆکی ئەنجومەن زۆر 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 علاقەیەکی هەر زۆر لە طبیعیش طبیعیتر و خۆشترمانەیە زۆر باشە من کات لەو زیاتر ڕێم نایە یەکی چەند خولەکێک بۆ ئێوە بەجێ هەڵم پرسیارێک کە من نەم کرد بێ یان کات دەرفەتینەیە بێ یان قسەیەک ئێوە ویست بێتان بیکەن بۆ هی پرسیارەکانی منەوە مەجالتان نەبوو بێت دواوتایەن بە جەنابەت میدیاخان. من یەک شتم بیر چوو لە چالاکیەکانە چالاکیێکی زۆر گرنگ بوو بەڕاستی ئەوە ئێستا بیرم کەوتەوە لە بۆ بەڕێوەبەراتەیە گشتیەکانی پۆلیس و پۆلیسی 104 و فریاکەوتن و هەموو ئەو پۆلیسانە بەڕاستی لە ساسییان بنزین بۆ دانابوون مانگانە کە لە ساسییان بۆ سەر بکەن بەڵام ئێمە وەکو لیژنەی ناوخۆ چوونە لای وەزیری ناوخۆ کەریم سنجاری لەوێ زۆر بەڕێزەوە بەڕاستی گوێی لێگرتین ئێمە تەکلیفمان لێکردن کە بۆیان زیادکەن ئیتر وعدی ئەوەی یا پێمان کە لە سا بۆیان بکەن لە سا هەفتا بەڕاستی ئیشێکی زۆر گەورە بوو ئەوە ئێمە کردمان ئێستا هەموو بەڕێوەبەرایەتیەکان بەڵێ هەموو بەڕێوەبەرایەتیەکان لە سا هەفتیان بنزین پێ ئەدرێ و چەند سارێکی شکاویشیان هەبوو بۆمان چاکردنەوە کە هەر کەریم سنجاری لەوێ وعدی بەڵێنی پیاین و هەر لە میانەی ئەوە ئێمە بەڕاستی زۆر شتی ینی ئیشی و کاری ترمان یەکێکیشکە لەوانەیە کە من بیرم چوو وەکو پلان و پرۆژەکان ڕێگەیەکمان بۆ بینینی مانگ لەسەر شاخی گڵەزەردا بە دووری 2 کیلۆمەتر لێدا بەڕاستی ئەویش بە هاوکاری جەنابی پارێزگار بوو کە بودجەکە لەسەر پارێزگار بەڕاستی بۆی تەرخانکردی لەسەر بودجەی نەوتی دوو بوو من لێرەوە دەستخۆشکەریم بۆ جەنابی پارێزگار هەیە بۆ ئەو هاوکاریە کە ئێمەی کردووە ئەم مودە قانونی کە ماوتانە تا کۆتایی بە کاری ئەوە بێ لە ئەنجومەن بەتەمای چیکەن
هیواخوازن چی بکەن هیواخوازن پارێزگای سلێمانی بەکوێ بگا ئێوە وەکو ئەندامانی ئەنجومەن بەتەمان چی کە بکەن لەم ماوەی کە ماوتانە ئێمە تەبعاً ئیشەکانمان بەردەوامە خەڵک بە بەردەوامی سکاڵا ئەهێنێ ئێمەژە بێ بە دوواداچوونکە من هیوادارم کە ئەم قەیرانە داراییە نەمێنێ بۆ ئەوەی ئەنجومەنی پارێزگاش بەڕاستی ئاهێ بەخۆیان بێنێتەوە بچێ بە دوواداچوون کا بۆ ئەو ئیشانەی کە بەڕاستی پێکیان کەوتەوە پێویستیان بە دوواداچوونە پێویستیان بەوەیە کە ڕێکاری یاسایی بگرنە بەر بەڕاستی بە دوواداچوونێکی چۆنەڵی تێر و پڕی بۆ بکەیت من هیوادارم من لێرەوە ئەڵێم هەموو ئەو ئیشانەی کە نەمان کردووە لەوەعی ئەم 2 ساڵی کە ماومانە ئەگەر هیم بکرێتەوە بانگەشە بکرێتەوە هەڵبژاردن بکرێتەوە بەڕاستی ئێمە تەواوی کەین هەموو ئەو ئیشانە و 4 ساڵە دیارە ترست هەیە لەوەی کە ئێوەش بە دەردی خولی پێشوو بڕۆن و 9 ساڵ بەمەز ئاڕایکەشن کاک فەیسەڵ بە هەمان شێوەی میدیاخان ئەوەی ویست بێتت بیڵیت من دەرفەتم نایبێتی لە ماوەی 1 بۆ 2 خولەکێکە دو قسەیەم بە خۆت چیت هەیە لەسەر بەرنامەکە لەسەر کۆی پرسیارەکان لەسەر ئیشەکانی ئەنجومەن فراکسیۆن فەرموو وەڵای من دیارە زۆر سوپاسانەکەینەوە بەرنامەکە شتێکی باشە یەک بەنسبەت ئیشکارەکانی ئەنجومەن من حەزەکەم ئێمە من ئەگەر بێت و بێن سەرکاری لیژنەکان یەکێک فڵانیش و فڵانەوە خۆ حەقشیانە تەبیعیشی لیژنەکان وایە بەڵام لەو ڕۆژ و ئێمە لە ئەوەی کە کراوە لەگەڵ وەزارەتەکان مەسە وەزارەتی معنی کە من وەزارەتی ئەوقاف کە توانیمە لە ڕێی حەج و عەمرەوە ئەوەی کە توانیمە کراوە یعنی کۆمەڵی شتمان کرۆ کە هەمووی بەداتالامە ئێمە پەیوەندیکی باشمان لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقافی سلێمانی گشتیەکەی ڕاپەڕین شارە زوور و هەڵەبجە بڵێن لەگەڵ چەمچەماڵ لەگەڵ حەج و عەمرەی گەرمی ئەمە عەلاقەیەکی تەبیعی و دیوان ئیشی خۆمان و ئیشی ڕۆتینەتی ڕۆژانەیە ئەو نەکردن بەڵام ئێمە پێویستە وەکو جارێکی من ئەمە دڵنیاکەمە هاوڵاتیان یا ئێمە دەنگدەرانی ئێمەش ئەبێ دڵنیا بن لەوەی کە یەک بە یەک ئێمە خۆ هەر شتێک لە میشانە هات بێت چ لە ئەندامێک یا هەر کەسێک لەر فشنکات بێت تەلەفۆنێکراوێ ئێمە ئەوەی کە توانی بێتمان و پێمان کرابێ درێژیمان لێ نەکرۆ بێ ئەوەی زۆر جا بەخوا من نەمزانیوە نەفەرەکە ناوی چییە تا چەند تەلەفۆنەکانی ئێوە بڕووی هاوڵاتیانە دەرگای ژوورەکانتان دەرگای ئەنجومەن بە شێوازێکی گشتی و ئەم کورسی و پۆستەی کە ئێوە هەتانە بەڕووی هاوڵاتیان ناکرا وەڵا ئێمە هاوڵاتیان لە کاتی داوامی ئاسایی ئێرە لە خزمەتیانین هەر کاتێکیان هیچ دەرگایك داخراو نییە بەنسبەت تەلەفۆنەکانی ئێمە زۆر جار بخۆ 11 شەو تەلەفۆنەکرێتێت هاوڵاتی ئەوش ناچارە بێت تەلەفۆنەکەەوە ئیلا ناخەڵکەوە ئینەکە بەڵام پێویستە ئێمە ئەوە بزانین کە ئیشی ئێمە وەکو ئەنجومەن کاروباری ئەنجومەن ئەوە نییە کە ئیشێکی خزمەت گوزاری 1 2 3 4 بکەین ئێمە لە کۆی بەبەستە ئەوەیە بڵێ دروستکردنی بنکەیەکی تەندروستی نەخێرەوەی ئیشی ئێوە نەخێرەوە ئیشی ئەنجومەن ئێمە ئیشی ئەنجومەن بۆ نمونە ئێمە ئەو شوقانەی من ئەندام بووم لە لیژنەی سکاڵای دابەشکردنی شوقەکانی کەنەکەوە من ناتوانم بچم شوقەیەک وەربگرم بۆ دەنگدەرێکی من کەوتوتی من دەنگم مەسەن بە فراکسیۆنی تۆ داوە بەڵام من هاتووم لە کۆی پرۆسەکە ئێمە وتمانە چی هاوڵاتێک ئەم مەرجانەی تایە و هەست بەوە کە زوڵمی لێکراوە ئەوە دەرگای ئەمەکراوەی ئێمە لەو شوقانە من حەزەکەمەوە بزانین کە 1000 سکاڵامان بۆ هات ینی 1000 بەعەدەد 1000 سکاڵا بەڵام لەگەڵ لیژنەکە هەمومان یەکلای کرۆ تەنها دوانیان مستحق بوون بۆ خوا ئێستش نازانم ڕەنگی خەڵکی کوێ بوو نازانم کێ بوو بەڵام ینی ئێمە ئەو خزمەتی ئەنجومەنەکان ئەیکەن خزمەت بە کۆی پرۆسەکەیەکە نەک یەک و دوو هەرچەند ئەوانشمان هەر کرۆ بە سەراحەت ئەندامێکی ئێمە کەسێکی ئێمە خەڵکێکە کە خۆی بنزیک لێ مەزان تووشی کێشەیەەکە بوو بێ یا ویشێکی ئیداری بەڕێز فەیسەڵ ئیبراهیم سەرۆکی فراکسیۆنی خزمەت لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەروەها بەڕێز میدیا شێخ ئەحمەد ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەروەها ئەندامی فراکسیۆنی خزمەت لە پشکی کۆمەڵی ئیسلامی سواز بۆ ئامادەبوونتان سواز بۆی کە وەڵامی پرسیارەکانی بەرنامەی خزمەتاندایەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست بەو هیوای توانی بێتمان خزمەتی نوێنەرەکانی ئێوە لە شاشەی پەیامەوە بۆ ئێوە بگوازینەوە تاڵقێکی نوێی بەرنامەی خزمەت هەموو لایەک بەخوای گەورە سپێرین کوردستان ئاوەدان و ئارام خواتان